بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسيري جزء عما سورة الماعون. سورة الماعون يشيك لسورة مكية كان وباز لدوكو ملدك يكيان أوانيك نكولي لقيامة دواروج دكن وباشانش صفتي دورو منافقة كان. الماعون كلمة كتير لكوتايدا ويمنعون الماعون بو كلوبلانا دا قلت كروجانا إنسان يستبيته جاد فرميه بفيغمبر صلى الله عليه وسلم وبئمش أرأيت الذي آبينيت أو كسي يكذب كبدرويد زانت بالدين روجي باداش تسزا أول ليك لتفسير كاني أرأيت ذكرب لي ناسيت أو كسي كبدرويد زاني روجي باداش تسزا دەکرێ بڵێن هەواڵم پێ بدە خەبەرم پێ بدە ئایا دەزانی چێن ئەو کەسانەی کە ڕۆژی دوایی ڕۆژی پاداشت و سزا بەدرۆ دەزانن دەیزانی یا پێت بڵێن ئەڕەئەیتە الذی یوکەذب بالدین وان پرسیارە بۆ تەشویق و هەروەها بۆ سەرسوڕمان دەفەرمێت ئایا ناسیت یا دەیناسی الذی ئەو کەسەی یوکەذب کە بەدرۆی دەزانێت بالدین یعنی ڕۆژی پاداشت و سزا بێگومان دەبێ خوا پێی بڵێ و خوای گەورە بۆ خۆشی وەسفی ئەو کەسانەی بۆ دەکات کە ئیمانیان بە قیامەت نییە یان ئیمانیان بە قیامەت زۆر لاوازە دەفەرمێ فەذالکە ئەو کەسە کە ئیمانی بە قیامەت و بە دوا ڕۆژ نییە کێیە الذی کەسێکە یەدوع اليەتیم کە پاڵ بە هەتیوەوە دەنێ لەگەڵ هەتیودا خراپە دەکا لەگەڵی توندا دەیتەوسێنێتەوە زوڵمی لێ دەکا یا ئەگەر پێویستی پێبوو یارمەتی نادا ئەو معناکان دەگرێتەوە فەذالکە ئەو کەسەی کە ئیمانی بە قیامەت نییە و نیشانەیە کە باوەڕی بە زیندووبوونەوەی نییە الذی کەسێکە یەدوع اليەتیم کە پاڵ دەنێ بە هەتیوەوە هەتیو ناڕەحەت دەکا جا بەسەریدا هەڵدەشاخێ لێی تووڕە دەبێت زوڵمی لێ دەکات ماڵی دەخوات یان هاوکاری ناکە ئەگەر هەیبێ و هەتیوەکە پێویستی پێبوو فەذالکە ئەو کەسە الذی کەسێکە یەدوع اليەتیم کە پاڵ بە هەتیوەوە دەنێ و هەتیو ناڕەحەت دەکات و ئەزیەت دەدا ئەوە یەک لە سیفەتەکانی سیفەتی دووهەمی ئەوەیە ولا يحض على طعام المسكين هانی خەڵکی نادا لەسەر خواردنتان بە هەژارە ناڵێ خواردن نادا بە هەژارە هانی خەڵکیش نادا لەسەر خواردندان بە هەژاران یعنی ئەگەر کەسێکیش هاوکاری هەژاران بکە یارمەتی هەژاراندا پێی ناخۆشە ئەوە نیشانەی ئەوەیە کە کەسەکە ئەو پەڕی ڕەزیلی تێدایە نەک بە ماڵی خۆی بە ماڵی خەڵکیش قەڵسەکە عادەتەن خەڵکە ڕەزیلەکان ئاوانە ولا يحض على طعام المسكين هانی خەڵکی نادا لەسەر خواردندان بە هەژاران جا ئەگەر لەسەر هاننەدانی خەڵکی بە هەژاران لەسەر هاننەدانی خەڵکی بۆی خواردن بدەن بە هەژاران هاوکاری هەژاران بکەن ئینسان محاسبە بکرێ ئەیگەر بۆ خۆت هەت پێ و نەیکەی بێگومان عقوبەکەی سزاکەی سەختترە ولا يحض وها نادا خەڵکی على طعام المسكين لەسەر خواردندان بە هەژاران ئەو جار دەفەرمێت فەوەیلون هاوار لە ناوچوون دۆزەخ للمصلين بۆ ئەو کەسانەی کە نوێژ دەکەن بەڵام چۆن نوێژێک الذين هم ئەوانەی کە عن صلاتهم عن لە نوێژەکانیان ساهون بێئاگان جایەکێک لە زاناکان دەفەرمێ سوپاس بۆ خوا کە خوا فەرمیەتی عن صلاتهم نافەرمێ في صلاتهم ئەگەر بڵێ في صلاتهم کە تەڵەن کەس دەرناچێت و ئەو یعنی کە بڵێ في صلاتهم یعنی ئەو کەسەی لە ناو نوێژەدا تۆزێک فکری دەڕوا و خەیاڵی دەڕوا هیچ کەسێ نوێژە بکا و فکر و خەیاڵی بە شوێنێکی دانەچێ ئەو کاتە هەرچی نوێژکەرە بێگومان ڕەنج بە خەسار دەبوو بەس نا ئێستا خوا دەفەرمێ الذين ئەو کەسانن کە نوێژکەرن و خوا بە جەهەنەم هەڕەشەی لێکردوون کە هم في عن صلاتهم ئەوان لە نوێژەکانیان بێ ئاگان جا بێ ئاگای لە نوێژ ئەوەیە هەر نایکا هەر بێ ئاگایە یا هێندێکان دەکا و هێندێکان نایکا یان تاخیری دەکا و لە کاتی خۆیدا نایکا
یان دەیکا بەڵام هەرچی خەیاڵ و فیکر و بیر و هۆشە لەکن نوێژەکەی نییە کاتێک کە دەیکا. بۆیە الذین هم ئەوانن کە لە نوێژەکانیان بێ ئاگان لە کاتی خۆیدا نایکەن یان هەر نایکەن یان تاخیری دەکەن یان ئەگەر بشیکەن تەمەن بەو شێوازە نایکەن کە خوا واجب کردووە. یان بێ ئاگای. الذین ئەو کەسانە چێن؟ الذین ئەو کەسانن کە هم ئەوان یوڕاؤن ڕووپامایی دەکەن لەبەر خاتری خەڵکی نوێژە دەکەن یان عیبادەت و خواپەرستیەکان کە دەکەن بۆی ناکەن خوا لێیان ڕازی بێت و پاداش وەرگرن بۆ ئەوەی دەکەن خەڵک بیبینن ڕیابازی دەکەن کە ڕیا تەبان شیرکی بچووکە یەکێکە لە گوناها گەورەکان بەڵام بە تەواوی ئینسان لە دین دەرناچێت چونکە ڕیا ئەوەیە کە تۆ ئەسڵی عیبادەتەکەت بۆ خوایە وایە بەڵام جاری وا هەیە لەگەڵ خوایدا شتێکی دیکەشی دێتە گەڵێ کابرا دادەبەستێتە نوێژە بۆ نوێژەی بۆ خوای نوێژ کردووە بەڵام هەستێکی کەشی هەیە کە ئەگەر کەسێک چاوی لێبێ وەک دەڵێ تۆزێک جوانتر دەیکا پێشی خۆشە کەسێک مەدحێکا لەسەر نوێژەکەی ئەوە ڕیایە ماڵی دەبەخشێ بۆ خوای دەیبەخشێ بەڵام ئەگەر خەڵک چاوی لێبێ چاتر دەیبەخشێت یا حەزی لێ خەڵکیش دەستخۆشی لێ بکاو بە سەخی و بە ئەوە بیزان و لە دنیا شتی لەسەر وەرگرێتەوە. بۆیە الذین هم یوڕاؤون ئەوانەی کە ڕیابازی دەکەن ڕیابازی دەکەن یعنی کارەکانیان دەکەن بۆی خەڵک بیان بینێت و ئامانجیان ئەوەیە جگە لە خوا جگە لە پاداشتی خوا مەدح و سەنای خەڵکیش لەگەڵی دا بەدەستبێنن. جا ئەو ڕیایە یەکێکە لە شیرکە بچووکەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شیرکی بچووک هەموو کات ئەو دوعای دەخوێن اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه وأستغفره لما لا نعلمه. دەیفەرموو خوا داوات لێ دەکەم لەوەی کە شتێک کەمە شەریکی تۆ کە دەیزانم و بۆ ئەوانەشی کە نازانم داوای لێخۆشبوونت لێ دەکەم. بۆیە ڕیا شیرکی بچووک و شیرکی خەفیە تەنانەت خەفیەکەی حەدیثی لەسەر دەفەرمێت لە دەنگی پێی مێرولەیەک ئەگەر لە شەوێکی تاریکدا بەسەر بەردێکی لووسدا بڕوە چەندە دەنگی هەیە. ڕیا جاری وایە لەوە شاراوەترە هەندێک جار خۆش لەوانەیە هەز بە خۆت نەکەی. بۆیە چارەسەرەکەی ئەوەی ئینسان ئەو دوعای بکا بۆی ببێتە کەفارەتی شیرکە بچووکەکەی چونکە 100% لەوانەیە کەس پارێزراو نەبێت. الذين هم يراؤون ئەوانەی کە ڕیابازی دەکەن ويمنعون الماعون وقەدەغە دەکەن کەلوپەلەکانیان لە خەڵکی کەلوپەلەکانیان نادەن بە خەڵکی نایدەن بە خەڵکی یعنی کەسەکە ئیشی پێیەتی بە شێوەیەکی کاتی ئیشەکەی خۆی پێدەکا و بۆ دێنێتەوە. ئەسڵ ئەوەیە مسلمانان لەوەشدا یا هاوکاری و یارمەتی یەکتری بدەن چونکە جاری وا هەیە کەسێک ئیشێکی گەورەی لەسەر وەسیلەیەکی زۆر بچووک لەوانەیە لەسەر دەرزیەک جاری وایە کەسەکە پەچی بکەوێت لەوانەیە کەسەکە لەسەر بنکەشقاتەیەک جاری وایە پەچی بکەوێت لەوانەیە لەسەر تۆزە خوێک تۆزە ڕوونێک تۆزە برنجێک هەرچەندە هەبووش بێ کەس نییە تەوان هیچ کات پێویستی بە کەس نەبێت. بۆیە ئینسانی ئیماندار هاوکاری خەڵکە و ئینسانی دووڕ و منافق یەک لە سیفەتەکانی ئەوە بووکە ويمنعون الماعون کەلوپەلەکانی خۆیان قەدەغە کردووە لە خەڵکی کاتێک خەڵک داوای یارمەتی لێ کردوون داوای کەلوپەلەکانی کەلوپەلی ڕۆژانە کە ئیشیان پێ کردووە قەدەغەیان کردووە و نەیانداوە بە خەڵکی. بۆیە دووڕوو لێرە خوای گەورە سێ سیفەتی باس کردوون کە زۆر خەتەرناکن تەوان بێ ئاگابوون لە نوێش ڕیابازی و خەڵک مەبەزبوون و هەروەها ئەوەی لە دەستت دێ لە هاوکاریکردنی خەڵکی ئەگەر نەیکەی ئەوانە سیفەتی ئینسان ئیماندارنی و نیشانەی ئیمان زەعیفی ئینسانە بەرامبەر بە قیامەت.